گوندنشینانی گوندەکانی قرخ و تاڵەبان و دەوروبەرین بە دیار ئەو پردانەوە وەستاون کە لافاوتێکی شکاندووە و هاتوو چۆی نزیکەی دەیان گوندی سنوورەکەی پڕخستووە. وەک خۆیان دەڵێن 30 ساڵە ئەم پردانە دروستکراون و هەموو ساڵێک بەشێکی دەڕوخێن و دواتر لەسەر ئەرکی خۆیان دروستی دەکەنەوە و داواکارن لایەنی پەیوەندیدار زوو بێتە سەرخەت و چارەسەرێکی یەکجاریان بۆ بکەن. ئەم پردەیان خۆی دوو برد ڕووخاوە لە سنوورەکەی ئێمە. ئەم دوو پردە دانەیەکیانەمە بۆ گوندی تاڵەبان و چنگنیوە ساخرەچێ. پردەکەی تری کە ڕووخاوە هۆی ئەم لافاوە ئەو پردەیان بڵێن پردی قرغ مەحەباران مەشهورە. زیاتر لە 8-9 گوندی لەسرە مەحەبارامە دێڕەشەیە ژاڵەیە قایتەوەنە ئیتر بڵین چەند گوندێکی لەسەر داوا لە ئیداری شار و قایمقامی چەمچەماڵەکەین بەڕێزکە عتا پارێکی زۆر هاتووە بۆ سنوورەکە داواکارین ئەم لە حسابی ئەو پارەیە ئەم دوو جسرە و شتێکی بۆ بکرێ ینی ئەم جسرە ئەمە دوو سێجا بکرێ و تێگەچێتەوە. ئەوە کاری خراپی جسرەکەیە بچووکە ئەم چەمە ئاوێ زۆری لەسرە ئەو کاتەکە کراوە حسابی ئەوە نەکراوە. گوندی حەمەباران و قرخ و ژاڵە و قایتەوەن و هەتا ئاچێتە ئاوەسپی ئەم جعدا هەموو گوندەکان لەسەر ئەم جعدەیە. ئێستا جسرەکەمان ئاو بردوێتی ئەمە ئیش ئەم ساڵی نییە بە بگەرەی ئەم باسەڕەوە هەموو جسرەکە ئاوی بە هەموو ساڵێ دووبارە ئابێتەوە. 30 ساڵە ئاوە بەم لەونە ئاوی باو چاکە کرێ و خێرخوازەیکە تا ئیستا لایەنی پەیوەنددار بەسەر ئەم جسرە نهاتوە هیچ کەسێ سوالمان لێ ناکە. هەمومان کەسوکاری ئەنفالین من خۆم لە بنەماڵەی ئەنفال بەس خۆم دەچوومە یەک کەسم نەماوە. گوندنشینان دەڵێن بەهۆی ڕووخانی ئەو پردانە مامۆستای قوتابخانەکان ناتوانن بێن بۆ داوامکردن و منداڵەکانیان لە خوێندندا دەبڕێن گەر چارەسەر نەکرێن ناچارن گوندەکانیان چۆڵ بکەن. زرا تقریبا 10 ساڵە دروست کراوە هەموو زانەی بە هەموو زانی ئەوەی بە هەرە بەخوا بە یعنی بە شەهید و هین ئەلفال چاکەکەینەوە داوا لە خەڵکەکەین ئیتر ماڵی 50,000 هەیە 100,000 هەیە 25,000 ئەوەی لە توانای خۆیان بێت. حکومەت تەواو هەیە حکومەت ئێمە چەند ساڵە داواکەین خۆمان بەخوا بەدەست خۆمان دروست ماگرت حکومەت دایە بەش وەفرەتی چاکەکەین چاکیان ئەوە چاکردنەکەین لە بەمان و بەنێم ئاوە لێرە ناخوێتە مامۆستاکان نایە نەڵی کاکە ڕێتان نییە و بەچی بیپەڕێنەوە مەجبورین شۆلیک هەرە وەڵا یعنی ئەوە دیەکان چۆلی کرد ئاو ڕێوبان نییە مەجبوری بێنەوە حکومەت مەگەر کابراوی چارەسەرێکمان بکاکە چارەسەریش نەوی ئەدیەکان بێت چۆڵ هۆڵی بکەنی بینە ڕێو. قایمقامی چەمچەماڵیش بە پەیامی ڕاگەیاند هەوڵ دەدەین بە زووترین کات تیمێک بنێرین بۆ چارەسەری کاتی و دواتریش دەرخستەی بۆ دەردەکەین تا بتوانین ئەو کێشەیە بە تەواوەتی چارەسەر بکەین. ئێمە وەکو قایمقامێت وەکو ئیداری ناوچەکە سەبارەت بۆ گوندانە ئێمە دوو تیمان هەیە کە ئێستا خەریکی پاکردنەوەی ڕێڕەوی لافاوەکەن هەر لە ڕێگەی ئەو تیمانەوە ئینشەڵڵا تیمانیان بۆ ئۆنێرین تیمی ئەندازیاری و بە ئالیاتیشەوە چیان پێ بکری ئەوان وەکو خودی خۆیان بەو ئیمکانەتی کە هەیەە وعدیان پێین کە ئەو ڕێگەیان بۆ چاپکەینەوە ئەو گرفتیان نەمێنێ دواتر هەوڵەیەم توانین دەرخستەیە بکەین بۆی ئەم بەپێی پرۆژەیەکی باش ئەو ڕێگابانیان بۆ چاکەین بۆی ئەم گرفتە دووبارە نەبێتەوە ساڵێ دوو ساڵی تر هەم دیسان لافاو بێتەوە ئەو ڕێگەیانیان پەچی بکەیە بۆیە لێرە بەڵێنیان پێینە نزیکترین دەرفەتە تیمەکانیان بۆ نێرین ئەو گرفتە چارەسەرەکەی. سەرڕایبوونی ڕێڕەوی گواستنەوەی غازی کۆرمۆر لە سنووری گوندەکانی قرخ و تاڵەبان و چەندین گوندی تر ناتوانراوە خزمەتگوزاری سەرەتایی ڕێگەوبانیش بۆ دانیشتوانی ئەو گوندانە بکرێت. ڕەوی محەممەد کەناڵی پەیام سنووری گوندەکانی قرخ و تاڵەبان.